3 ساڵ تێپەر دەبێت بەسەرکردنەوەی کۆمەڵگەی پزیشکی بەخشین لە ئەڵەبجە. ڕۆژ لە دوای ڕۆژ کۆمەڵگەکە بۆ شایە تەندروستی و پزیشکیەکان بۆ خەڵکی شارەکە پڕ دەکاتەوە. بەڕێوەبەری کۆمەڵگەکە دەڵێت لە ئێستادا هەموو پسپۆرەکان لە کۆمەڵگە پزیشکیەکە بەردەستە و لە ئایندەدا هەوڵش دەدەن کۆمەڵگەکە بکەن بە نەخۆشخانەیەکی گشتی و فراوانتری بکەن. ئێمە توانیمان وەکو شوێنەکانی کە لە سەرەتاوە بەکەم دەست پێ بکەیت تا دوایی ئەگەینە ئەم مەرحەلەیە لە 3 ساڵا بەڕاستی توانیمانە هەموو پسپۆریە پزیشکیەکان ئێستا لە کۆمەڵگەکەمانە بەردەستن وەروها هەموو ئەو شتانەی کە پێویستن لە تاقیگە و لە ئەشعە و لە هەموو ئەو شتانەی کە نەخۆشێک پێویستێتی ئێستا ئێمە توانیمانە فراهەمیان بکەین و وا لە کۆمەڵگەکەمان بکەینەوە خەڵکانی کە ڕوویان تێەکەن بە هیچ شێوەیەک ڕوونەکەنە سلێمانی ئەوانە بۆ فەحزیا بۆ هەر شتێنێک کە پێویستە. لە ماوەی 3 ساڵی ڕابردوودا کۆمەڵگەی پزیشکی بەخشین بێ جیاوازی خزمەتی خەڵکی ئەڵەبجە و سنوورەکەی کردووە. جیاواز لە شوێنەکانی دیکەش داشکاندنی بەرچاوی لە بلیت و تاقیگە و دەرمانخانە و بەشەکانی دیکەدا کردووە. هاوکات چەندین ئامێری نوێی پزیشکیان لە کۆمەڵگەکە دابین کردووە. هاوڵاتیانی ئەڵەبجەش دڵخۆشن بەبوونی نەخۆشخانەکە و داواکارن خزمەتگوزاریە پزیشکیەکان زیاتر بەرەو پێشەوە ببەن. وەکەوەی کە زۆر جار سەردانی نەخۆشخانەی بەخشینەکەم ڕێژەیەکی بەرچاو داشکانیان کردووە لە دەرمانخانە و هەم لە تاقیگە و هەم لە پسوڵەی پزیشکەکانە من دەستخۆشیان لەکەم و من بەراوردی کردووە لەگەڵ دەرمانخانەکانی ناوشار و پسوڵەی دکتۆرەکانی کە ڕێژەیەکی زۆر دابەزینیان کردووە لە نرخەکانیاندا. بێمان باشە مشتێوە هاوڵاتی باشتر بێ وەکو خەڵک واسیەکە ئەڵێن خەسخانەی بەخشین لە زۆر شوێن باشترە. من الحەمدوللا خۆم ڕێم تێی نەکەوتووە بەڵام مناڵەکانم ڕێیان تێکەوتووە خێزانم زۆرێت یعنی ئەڵێ خزمەت دەکەن شتەکانیان دابەزانوت سیاری عیلاجەکانیان باشە اینجا خزمەتی هێشەکەن و دکتۆرەکانیان ئەڵێن باشن من ئەرەوەی لێزانم وڵات داواکاریمەوەیە بەشکم باشتری بکەن هەر شتێ باش بێ بۆ وڵاتی زۆر باشترە بێ ئەگەر ئەمانیش باشتر بن دکتۆرەکان و عیلاجەکانیان باشتر بێ خەڵکیش باشتر ڕویان تێیەکە شایانی سواز بێ. وەکو هاوڵاتێکی شاری هەڵەبجەی شەهید دەستخۆشییان لێەکەم زۆر باشن کە خزمەتێکی زۆر باشەکەن بەم شارەیە هێوادارن زیاتر بەشەکانی کەشی تیا بکەنەوە وەکو مەسەلا سایەت ددانیان هەیە با زیاتر احتیمال بکەن بە هینی ددان سازیەکەیان باشتر بێت و اینجا فەقەراتیشیان هەیە داواکارم کە خەڵکێکی زۆر تووشی فەقەرات و ئینزیلاخ و ئەم شتانە بوون داواکەم دکتۆری باشتر و اختصاصی باشتریان بۆ بێن و ئەجهزەی باشتریش. ساڵانە کۆمەڵگەی پزیشکی بەخشینی ئەڵەبجە خولی ڕۆشنبیری و زانستی و چۆنەتی مامەڵەکردنی باشتر لەگەڵ نەخۆش بۆ کارمەندەکانی دەکاتەوە وەک بەرپرسانی نەخۆشخانەکە ئاماژەی بۆ دەکەن کۆمەڵگەیەکی قازانجنەویستەوە ئامانجیان خزمەتکردنی خەڵکە بەبێ جیاوازی بەتایبەت خەڵکان هێژار و کەم دەرامەت کە باری داراییان نزمە هەموو پشکنین و خزمەتگوزاریە پزیشکیەکان لە بازار و شوێنە ئالیەکانی دیکە نرخیان نزمترە و بەردەوام داشکاندنیان بۆ کراوە. سامان فەتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.